بە ساردترین ڕۆژەکانی ساڵدا تێدەپەڕین و سەرباری کەمی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی و بەرزی نرخی نەوتی سپی ماڵان لە ئێسادا گرفتی کەمی و نەبوونی غازیشی هاتوۆتە سەر. هاوڵاتیان دەڵێن چەند ڕۆژێکە بە ئاستەم غاز دەگات بەدەستیان و زۆرێک لە بریکارەکانیش غازیان لا نەماوە. سلێمانیژەوە دوو ڕۆژە بە تایبەتی کە ئەم دوو ڕۆژە کەش و هەوایەکی سارد ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوۆتەوە و سلێمانیشێ بەدەرنیە لەو کەش و هەوا ساردە بچۆرە لای هەموو بریکارەکان هەموو وەشیلەکانی غاز هەر نیە ئێستا بچۆرە بەنزیخانەکان ئەوانیش 200 دیناریان زیاتر کردووەتە سەر نرخی غازەکە. حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەوەنەی بیر لە دزی و تاڵانکردن و بەهەدەردانی سامانی سروشتی ئەم وڵاتە ئەبات ئەوەندە بیر لە خزمەتگوزاری ناکاتەوە ئەوەندە بیر لە دابینکردنی ژیانێکی خۆش ناکاتەوە بۆ هاو نیشتیمانیان. نەگەر بریکارەکان بەڵکو لای غازفرۆشانی نێو بازاریش ئەزمەی دەستکەوتنی غاز دروست بووە و هاوڵاتیان بە ناچاری ڕوودەکەنە وێزگەکانی فرۆشتنی سوتەمەنی کە لەوێش بۆ وەردەترێکی غاز نرخەکەی 200 دینار زیادی کردووە. ئەوەش لە کاتێکدایە نرخی غازدا پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراق نیوەی نرخی پارێزگاکانی هەرێمە. نوێنەری کارگەکانی غاز لە سلێمانی ئاشکرای دەکات خواستی هاوڵاتیان بۆ غاز 200 زیادی کردووە و ئەو ڕێژەی بۆ سلێمانی دیاریکراوە نیوەی خواستی هاوڵاتیانە. ئێمە لە وەرزە گەرمەکانە هەموو تەنکەرێک 21 تەن غاز ئەمبارەکرێ و ئەگوازرێتەوە بۆ ناو کارگەکان بەڵام بەداخەوە لە وەرزە ساردەکانە ئەو کەمیەتە غازە لە تەنکەرەکان بۆ ئێمە ناگوازرێتەوە بەڵکو هەموو تەنکەرێک 2 تەن غازی لێکەمەکرێتەوە کە ئەمەش کەمیەتێکی زۆر ئەکات کە دەگاتە نزیکی 126,000 بەتڵ لە ڕۆژێکدا یاخود با بڵێن لە مانگێکدا عادەتەن 126,000 بەتڵ لە کارگەکانی پارێزگای سلێمانی کەمەکرێتەوە. ئێستا ڕۆژانە 222 تەن غاز دەگاتە سلێمانی بۆ سەرجەم چێشخانە و نانەوەخانە و ماڵان بەڵام خواستی هاوڵاتیان بۆ 450 تا 500 تۆنە لە ڕۆژێکدا. ئەوەش لە کاتێکدایە لە چەرگەی کۆرمۆر ڕۆژانە 1050 بۆ 1200 تەن غازی شل بەرهەمدێت و 600 تەنی بۆ ناوخۆیە ئەوی دیکە بە وڵاتانی دیکە دەفرۆشرێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.